کاک دکتۆر مەریوان لەگەڵ منە بە دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید گەردوونناس و پسپۆڕی گەردوونی کە لە سلێمانەوە لەگەڵمە. پرسیارەکەم دووبارەکەمەوە کاکتۆر لە ڕووی زانستی و لە ڕووی گەردوونناسیەوە ئەوەی ئەمڕۆ ڕۆدات، ئەوەی کە خەڵکی جیهان بەشێکی خەڵکی جیهان و لە هەرێمی کوردستانیش خەڵک دەیبینێ لە ڕووی زانستیەوە چییە؟ چی ڕۆدات؟ لە ڕاستیە هەر وەک بەڕێزت لە سەرەتادا ئاماژەت پێکرد پەیوەندی بەو جوڵەیە کە خۆر و مانگ و زەوی هەیەە و ئەکەونە سەرێک هێڵ. لە ڕاستیە ئەم دیادێکی گەردوونی گرنگە و زۆربەی زانایان بە فرسەتێکی گەورەی ئەزانن کە ئەم دیاردەیە سوود لێوەرگرن و بیقۆزنەوانێ بۆی بتوانن لە لایەنی زانستیەوانێ سوودمەند بن. ئەمە جگەلەوەی کە خەڵک بە شێوەیەکی گشتی پێی خۆشە بزانێ ئەم دیاردەیە چۆنە، بەڵام ئەوەی کە پەیوەندە بە زانایانەوە مەبەستی سەرێکیمان لێرە باسی بکەین ئەوەیە کە ئەم دیاردەیە ئێمە ئەزانین باز لە خۆرگیرانە. لە ڕاستیە تیشی خۆر وەک بە ڕێستانەزانن تشتێکە کە ناتوانین بە ئاسانی تەماشای بکەین و دیراسەی خۆر بکەین. لێردا ئەو خۆرگیرانە کە نیمچەیی و ڕوو دەدات یارمەتی ئەومان دەدا بتوانین بە شێوەیەکی ئاسان هەندێک لە پێگاتەکانی خۆر دیراسە بکەین. یەک لەوانە بریتە لە خەرمانەی خۆر، هالەی خۆر، ئەوە کە بتوانین خێرایەکەی پێوانە بکەین و هەندێک دیاردە و هەندێک لە تایبەتمەندەکانی بزانین چین، بەڵام لە کاتی ئاسای لەوانەیە زۆر ئاسان نەبێ ئەو شێوە دیراسێت. تەنانەت ئەو تەنانەی دەوری خۆر تەنە گەردوونیەکان ئیتر مشتری بێ یا هەر تەنەشی گەردوونی تر بێ، لە ڕاستیە فرسەتێکی باشە بۆ زانایان بتوانن دیراسی باشتری بکەن. لەبەر ئەوە تەنە گەردوونیەکان یا ئەگەر تەنی تر لە دەوری خۆرە بتوانین دیراسە بکەین لەم فرسەتا کە باز لە خۆرگیرانی نیمچەیە لە ئێستادا گرنگێکی گەورەی هەیە بۆیە زانایان بە فرسەتی ئەزانن و گوتیشم خەڵکی بەگشتی بە کارێکی باشی ئەزانن کە بزان ئەو خۆرەی کە سەرچاوی وزەیە بۆیان ئەوە تا تووشی ئەوە بووە کە بە شێوەیەکی نیمچەیی لەم ڕۆدا ناچاری جیران بۆ هەروە تیشکەکەی بەشێک لە تیشەکەیمان بۆ نایێت. کاک دکتۆر جۆرەکانی خۆرگیران چەند جۆر هەیە کە ئەوەی ئەمڕۆ پێوترێن نیمچە گیران، یعنی ئەوەی ئەمڕۆ چییە جارێ هەر لە ڕووی عیلمیەکەەوە لە ڕۆ زانستیەکەەوە و چەند جۆری خۆرگیران هەیە؟ بەڵێ لە ڕاستیە وەک بەڕێستانەزانن و ئاماژەتان پێکرد ئەم نیمچەیەی ئەمڕۆ جۆرێکە لە جۆرەکانی خۆرگیران. ئێمە چەند جۆرێک خۆرگیرانمان هەیە، خۆرگیرانی تەواومان هەیە، خۆرگیرانی نیمچەیمان هەیە، خۆرگیرانی ئەڵقەییمان هەیە. لە ڕاستیە ئەڵقەیی و خۆرگیرانە تاواکە تا ڕادەیەکی زۆر نزیکن لە یەکەوانێ، هەندێک لە جوڵە نەبێت کە پەیوەندی بە ماگ و بەزەیەوەیە جیانە کاتەوەیەک ئەجینا خۆرگیرانی نیمچەیی جیایە لەوان تا ڕادێکی زۆر و هەل هەندێک سفاتیشە، بەڵام گرنگ ئەوەیە کە ئەم خۆرگیرانی ئەم ڕوویاوە نیمچەییە و خۆرگیرانە تاواکە بەڕاستی زۆر بە سوودترە لە زۆر دراسەیترە. ئەوە بوو کە ساڵانی پێشوڕیاوە و ئەزانین زانایان ئیسفادەی باشیان لێکەوە توانیویانە بە شێوەیەکی جوان وێنەی ئەو پەپکەی خۆر بگرنەوە هەروەها دیراسی بکەن. کەواتە لێرەدا سێ جۆرمان هەیە و ئاماژەم پێکرد سێ جۆری سەرێکیمان هەیە و گرنگە بزانین ئەوەی ئەمڕۆ بەڕێزش ئاماژەم پێکرد جۆری نیمچەییە کە لە هەندێک ناوچە ئەبینرێت. لە ڕووی زانستیەوە گرنگیەکەی چییە ئەم دیاردە گەردوونیە کاکتۆر؟ لە ڕاستیە لە ڕووی زانستیێوانێ وەک ئاماژەم پێکرد زانایان بە فرسەتێکی باشی ئەزانن بتوانن دیراسێکی باشی خۆرکەن. جەناب تەزانین نزیکترین ئەستێرە لە زەویەکەمانەوانێ وەکە تاقە ئەستێرەی کۆمەڵی خۆری خۆمانە خۆرە. خۆریش خاوەن پلەیەکی گەرمی بەرزە، ڕووناچی زۆرە و هەروەها سەرچاوەی ژیانە لەسەر زەوی و بۆ بەڕاستی ژیانی مرۆڤ و گیانلەبەرانی تر و هەروەها درەختەکان و هەمووی گرنگە. ئێمە ئەزانین ئەم سەرچاوە گرنگە تا دیراسی بکەین بەڕاستی سوودمەندی لێ. ئێمە توانین زۆرشت لە بواری گەردوونە دەربارەی خۆر بزانین. بۆ نمونە مادەی خۆرکە گۆڕە لە هایدرۆجین بۆ هیلیۆم، ئەمە ئاسانە ئەتوانین بە معادلەکانمان باوکێشەکانمان کاری لەسەر بکەین. بەڵام زۆر جار بینین گرفتمانە کە ڕاستە هەندێک لە بواری گەردوونە توانریانە بەهۆی ڕوانگەکانەوانێت دراسی باش بکەن، بەڵام لەم کاتەدا کە سوودی ئەوەی لێ ئەبینین بتوانین هەندێک لە چینەکانی خۆر ئێمەزانین خۆر چەند چینێکە ئێستا لێرە فرسەتە بتوانین چینی خەرمانی خۆر کە بەجی دەرەوەی بەرگەگازەکەی دەرەوەیەتی بە شێوەیەکی باش دیراسە بکەین، دیراسی خێرایەکەی بکەین و هەروەها وەک ئاماژەم پێکرد دەوروبەری خۆریش دراسە بکەین، چونکە ئەم تاریک بوونە ئەم
حاڵەتێکە لەم ڕایە فەرسەتیشی باشە بۆ دیراسەکردن لەو باراندا. کاکتۆر ساڵانە چەند جار ئەم جۆرە خۆرگیرانە بە تایبەتی خۆرگیرانی نیمچەی ڕۆدات ساڵانە ڕوەدات چەند ساڵ جارێکە و دیاردەکە و بە شێوەیەکی گشتی خۆرگیران لە ڕاستیە چەند ساڵ جارێ ڕۆدەن بەڵێ خۆی بەپێی ئەو جۆری خۆرگیرانەیە بەڕاستانەزانن خۆرگیرانەکان کە گە نیمچەی بێ ئەوە ساڵانە دەتوانین بڵین 2 تا 5 جار ئەشێ خۆرگیرانی نیمچەی ڕووبا و هەروەها ئێمە ئەزانین طبعاً خۆرگیرانی تەواو مدەی زیاتری ئەوێ بۆ ئەوەی کە ڕووبات بەڵام خۆرگیران بە شێوەیەکی گشتی کە نیمچەیەکەیە ئەتوانین بڵین 2 3 4 چەند جارێک زیاتریش دەتوانین بڵین ڕوئەیات ئەمە حاڵەتێکە پەیوەندی بە ئەو جوڵەیە کە باسمان کرد بەڵام ئەوەیە خۆرگیرانە با بڵین تاوەتێکە زۆر گرنگە بەڵام ئەوە بەداخەوە ڕوونایەت لە چاو خۆرگیرانی نیمچەیدا بۆ بەشێکی گیان دەتوانن ببین و بەشێکی گیان ناتوان ببین کاکتۆر بەڕێستانەزانن ئەوە علاقی بە شوێنەکانەوە جەناب دەزانی چونکە علاقی بە شوێنەکەوێ لە سەرزەویەوە هەروەها شێواز جوڵەکە کە هەیە ئەمانە هەمووی تهدیدی ئەوەکەن بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان توانیوێتی ئەلحەمدولیلا ئەو دیادێ ئەبینرێ بۆ خۆشبەختانە کاکتۆرانی بۆ پێت خۆشەکە لە هەرێمی کوردستان ڕوویداوە لە ڕاستیە خۆی ئەگەر بەڕاستی ئێمە ئامێر و ئامرازی باشمان هەبێ بتوانین ئێمەش بۆ خۆمان وەکو میلەتێکی ئەم سەرزەمینە دراسی بکەین بەڵام ئەبێ لێرە خاڵێکی گرنگێ باسکەین من باسم لە خەڵکی ئاسایی نیە دراسی بکە باسم لەوە نییە خەڵکی ئاسایی تەماشای بکات چونکە لە ڕاستیە زۆر مەترسیدارە تەماشاکردنی لەم کاتە چونکە ئێمە زانین کە خۆر چەندەها تیشتی هەیە لەبەرەوە ئەبێ ئەوەی کە تەماشای ئەکا ئەبێت تەواو هێنێک چاویرکەی بەکاربێنێت چاویرکەی تایبەت بێ بە خۆرگیران ئەوەش ئەو چاویرکانە گرنگن کە فلتەری ئەو تۆیان هەیە نایڵە تیشکە زەرمەندەکە بگات چونکە ئێمە زانین تشی سەروەنەوشەیمانێت تشی سەروەنەوشەیی ئەوێ ئەو فلتەرە بەو شێوازە بێت لە سانەوە نوۆی تشتی سەروەنەوشەیی نێڵێ داخڵ بێت واتە حەجبی بکە نێڵێ بگاتە تۆڕی چاوی یاخود شەبەکەی چاوی مرۆڤ و هەروەها لە سانەوە حوتی تشی بیلاژ نێڵە داخڵ بێ کەواتە ئەو شێوازە چاویلکانەی کە هەن زۆر تاریکترن لە چاویرکەی ئاسایی کە مرۆڤ لە ڕۆژا بەکاری ئەهێنێەوە ئەو چاویرکە ڕۆژانەی کە هەمانە لەبەر ئەوە گرنگە بزانین تەنانەت ئەگەر بێت و ئێمە خۆزگە من نازانم تا ڕادێکی زۆر ئایا ئەم جۆرە تەلسکۆبانی ئێمە کە هەن لە وڵاتە بەعام یاخود ئەو جۆرە فلتەرانە هەنیان نا ئەبێ ئەگەر ئەو فلتەرانەش هەبن نابێت لە چەند خولەکێکی کەم زیاتر تەماشای پێ بکرێ یعنی ناگاتە سێ خولەک کاکتۆر لە زانکۆکانی هەرێمی کوردستان هیچ لێکۆڵەوەی گرنگ ورد هەیە لەسەر ئەم دیاردەگەردونیانە بەحس و ڕیسێرچی گرنگ من بەداخەوە ئەڵێم یعنی ئەوایە بەڵێ دەربارەی ئەم دیاردەیە بەحسەکان زۆر کە من بەڵام خۆزگە لە هەرێمی کوردستان بەشێکە وایە بەنای بەشی گەردونناسی چونکە لە زانکۆی بەغا ئەو بەشە هەیە و دراسی باشەکەن هەردوێنێ بەڕاستی لێ پرسراوی عێراق لە مۆنەزەمۆ ڕێکخراوی فەرەگناسی گەردونی پەیوەندی پێوە کردم داوای لێ کردم کە هەندێک شتیان بۆ ئەنجام بدەم کە لە کوردستان چۆن ئەبینرێ و چۆن مامەڵە ئەکرێ و دراسەیەکی بەمێ ئەوانش بڵاوی بکەنەوانێ خۆشبەختانە ئەوانە کەسانێکن من بۆ خۆم لە نزیکەوە ئەیان ناسم و پەیوەندی باشمانەیە وەکو زانکۆ و زانکۆکانی بەغا کە ئەمە کارێکی زانستی گەورەیە بە ئەنجام بدەین ئەوان بەشی گەردون زانیان هەیە بەشی گەردون زانی بەڕاستی ژمارەیەک پسپۆڕی باشەیە لەو بوارە و ئامێر و شتی باشیشانەیە من ئەزانم هەندێک هەوڵی باشەیە لەلایەن هەندێک ڕێکخراو لە هەرێمی کوردستانەوە خۆشبەختانە هەندێک بەڕێزمانن کە بەڕاستی سەرقاڵی ئەو بوارن بەڵام وەکو ئەوەی کە بڵین ڕیسێرچ و هەروەها توێژینەوەی ئەکادیمی بە شێوەیەکی باش کراوێت لەم بوارە من هەستەکەم نیمانە لە هەرێمی کوردستان بۆ شێ خۆزگە هەبێ و هەممان لێ سوودمەند بین کاکتۆر دواپرسیارم لەسەر بابەتێکە لەسەرم بابەتە بەڵام ئەگەر ڕێمەوە بۆ مێژوو ئەفسانەیەکەیە کە دڵنیام جنابش دەزانی باسیەوە کاڵێ ئەم دیاردەی خۆرگیران ئەمە ئەفسانەیەکە لە ئەفریقا لە با بڵێن هیندە سوورەکانی ئەمریکا لە ئەمریکا لاتین هەتا لە وڵاتانی عەرەبی لە ئاسیا ئەفسانەکەڵێ ئەمە ئەژدیهایەکی گەورەیە قەپەکات با بڵێن خۆر قوتەدا ئەبێت تەپڵ و دەهۆڵ لێ بدرێ بۆ ئەوەی ئەژدیهاکە بڕوا و خۆر بەردا و ڕووناکی بگەڕێتەوە سەر زەوی
و زۆر جاریش ئەمە درێتە پاڵ ئیسلام ئەم با بڵێن هێنا درێتە پاڵ ئیسلام چۆنە لە ڕووی زانستیەوە ئەوە زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ پرسیارەکە بەڕاستی پرسیارێکی گرنگە لە ڕاستیە زۆر ئەبیستین کە گوایە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم دیاردەیە هەیە و بوونی هەیە و کاری لەسەر کراوە لیکێنراوە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەڵام لە ڕاستیە وەک جەنابەت ئاماژت پێکرد ئەمە چینە کۆنەکان و هەروەها میسرە کۆنەکان یا هۆزەکانی ئەمریکا هەموو ئەمانە وەل ئەفریقا هەموو ئەوانە لەسەر چاوە زانستیەکانە ئەگەر تەماشای بکەین ئەوانن خاوەنی ئەو فکرێن نەک ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلامە دائیمەن سەرچاوەگەردونیەکان باز لە گەورەی پەروەردگارە کە دروستی کردووە باز لەوە نییە هەشدی هایەک بێت و قوتی باو دەف لێ بدرێت و هەیەوە نییە ئەم ئەفسانەیە هەیە لەوانەیە لە هەندێک ناوچەی خۆمان بەڵێ تەواو بەڵێ بەداخەوە لە هەندێک ناوچە زوو ئەم دیاردەیە لەوانەیە هەندێک کەس کە لە ئاینی ئیسلام تێنەگەیشتووە ئەمەی کردبێ بەڵام ئەمە بەڕاستی ئاینی ئیسلامی پیرۆز لێ بێبەریە ئێمەی کوردی موسڵمان ئێمە نمونەمان هەیە بۆ نمونە شێخ حەسەنی گڵازەردەمان هەیە کە خاوەنی تەقویمێکی جوان و هەروەها ڕوانگەیەکی جوانیە بۆ کە لە مزگەوتەکەیە ئەسڵەن ئێستا هەندێک ئاسەواری جوان ماوە لەو کاتە ئەو بە شێوەیەکی زانستیانە خۆ ئەم کەسە کەسێکی ئیماندار بووە کەواتە ناشێت دیادەیەکی وە کە کولتوری ئەم میلەتەی ئێمە نییە و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام لێبەریە بڵین ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە نەخێر بەداخەوە ئەمە بە هەڵا هاتووەتە ئەم تێگەیشتنە و بە هیچ شێوەیەک ئاینە ئاسمانەکان باز لەو مەسەلەیە ناکەن و لەسەر موشان ئاینی پیرۆزی ئەم ئەفسانەیە لەکوێ کاری پێکرێ کاک دکتۆر کام میلەتی دنیا کار بەمە کە تەپڵێدا بۆی ئەژدی لە ڕاستیە ئەگەر کتێبە زانستیەکان بەڵێ لە کتێبە زانستەکان بەسەر کەیتەوانێ جەنابەت کتێبە زانستەکانی تایید بە مەسەلەیە بەسەر کەیتەوانێ سەیرەکەی چینە کۆنەکان لە هەندێک لە کتێبەکانیان هەیە لە هەندێک لە شوێنەکان هەیە بەداخەوە وەک باسم کرد ینی لە کتێبەکان هەیە بەس من لە کتێبەکانیشان نەمخوێنێتوانێت کە ئەسڵەن خودی ئەو کەسانی کە بیانین بیخەنە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام بەس بەداخەوە ئەم دیاردەیە بە شێوەیەک لە شێوەکان دچێنراوە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە وەک گوتم ئاینی پیرۆزی ئیسلام ئەسڵەن هانی مرۆڤەکانەیە لەلایەنی خواپەرستیوانێ لە دروستکارەکانی گردون بڕوانن کە یەکێکە لە شێوازەکانی کە مرۆڤ گەورەی پەروەردگاری بۆ دەرەکەوێ جات چۆن ئاینی پیرۆزی ئیسلام پەنا ئەباتە بە شتێکی ئاوا کە بەداخەوانێ تا ڕادێک لای هەندێک کە بە ئیتر هەر شێوازە بێ باسی دەکەن کە گوایە لە ئیسلامە ئەم دیاردەهێن نەخێر وەک باسیشم کرد ئێمە خاوەنی چەندەها کەسی بەتوانە بووین باو باپیرانمان لەم بوارەشتی باشیان کردووە کە هەمووی خەڵکان بوون بەڕاستی پەروەردەی ئاینی ئیسلامی پیرۆز بن لەوانە وەک باسم کرد شێخ حەسەنی گڵازەردە لە ڕاستی ئێمە شانازی بە کەسانی واوە ئەەکەین کە لە سەردەمێکە لە ئەوروپا لەو بارایشی کردووە کەسانی وەکو ئەو بەڕێزانەی باسم کرد لای ئێمەش توانیوانە بە شێوەیەکی جوان و پاک و پوخت و زانستی کار لەسەر دیاردەکان بکەن زۆر سپاس دێمەوە لە دۆڵا کاکتۆر تەواوی ینی تر مانگ دێتە سەر خۆر ئەوە ئێستا کە بینن ئەوە سلێمانیە هێشتا دیاردەکە ڕووی نەداوە هێشتا مانگ نهاتوتە بەردەم خۆر لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک وێنەمان هەیە لە هەندێک وڵاتانی ئەوروپا لە نەرویج کەمێک لەمە پێشبینیتان ڕوویدا بەرەبەرە مانگ دێتە بەردەم خۆر لە ئەستانبۆڵ بەشێکی کەمی مانگ هاتووەتە سەرخۆر هەستی پێکرێی سە لە ئەستانبۆڵ بەڵام لە هەندێک ناوچەی دیکە هێشتا هەستی پێ نەکراوە کاژێر 1259 خولەک لە هەرێمی کوردستان هەستی پێکرێ ئەوەی کە ئیبینن ئەو ئەستانبوڵە کەمێکی مانگ هاتوۆتە سەر خۆر ینی هاتوۆتە بەردەمی هەولێر و سلێمانی و دهۆکە لە هەرێمی کوردستان هێشتا ڕووی نەداوە لە هەرێمی کوردستان چەند خولێکێکی دیکە بە دروستی 12 خولێکی دیکە لە هەرێمی کوردستانەوە هەستی پێکرێ لە ئەستانبوڵ دەبینن دەچمەوە لای دکتۆر مەریوان کاکتۆر ئەوەی ئەمڕۆ لەکوێ دەست پێ دەکا و لەکوێ کۆتایی دێت ڕێستان ئاماژەتان پێکرد هەر لە سەرەتای بەرنامەکەوانەیە ئێمە لە هەندێک ناوچەوە ئەم دیاردەیە دەست پێکات طبعاً لە ئێمە لە ئایسلندەوە ئەم دیاردەیە
دەست پێکەوە ئایسلەندەوە هەروەها طبعاً بەم ناوچانە ئەڕوا لە ئەوروپا هەندێک ناوچەی ئەوروپاوە هەروەها بەسەوەی کە باز دەکرێت وەکو مەرسەدی فەلەکی پاریس پێمانەڵێ ئەڵێ لە کازاخستان و هەروەکە لە کازاخستان زۆرترین ڕوودانەکە ڕوودەدات بۆ خۆر و هەروەها دوایی لە هەند ئەلاساس تەواو بێ ئەمە ئەوەیە کە باسی لێوا کرێت و چاوەڕێن کە وەک بەڕێز ئاماژەت پێکرد پاشتان خولەکێکتر لە هەرێمی کوردستان ئەم دیاردەیە ڕووبدات و وەک باڵێش ئاماژەت پێکرد کە هەندێک وەکو دکتۆرەی بەڕێز کە بەداخەوە جۆم لە دەنگی ئەو نەبوو کە باسی کرد کە دیاردەکە پرسیاری لێ کرد بەڕێزت چۆن کاریگەری هەیە لەسەر چای مرۆڤ ئەوەیە ئەو بەشەی کە پەیوەندی بە بەشە فیزایەکەی هەیە ئەبێ ئێمە ئەو کاتێکە بەسەر هەرێمی کوردستانە دێت دیاردەکە ئاگادار بین کە تەماشای نەکەین ئەمە زۆر گرنگە هەتا لە پرسایکی بەڕێز تا جۆم لێ بوو کە باسی ئەوەت کرد کە ئایا ئەو ئەشعایی کە وڵام پرسیارم لێ کرد ئەو زۆر زانیاریم نییە لەسەری بەڵام دەبێت کاک دکتۆر بە شیعە دەبێت تەماشای بکەی بەڵێ من بەڵێ جا من ئەمێ باسی ئەو بەشە بکەم هەستم کرد لە پرسیارکەی جەنایەتەوە باسم کرد کە من جۆم لە بەڕێزیان نەبوو کە وەڵامی چییە بەڵام ئەوەیە ئەم حاڵەتە نەخێر ناوێت بە شیعە حتا ئەوەی کە لە حیمی پێکرێ ئەو عینەکەی لە حیمەش هەر سوودی نییە هەر کاریگەریەکە لەسەر چاو بۆیە ئەبێ ئەو چاویلکە تایبەتەی کە باسم کرد و بەو شێوازە بتوانێت لە سەدانەوە حەو لە تشتی سەروەنەوشەی و لە سەد ئەفو لە سانەوە سەر تشتی لە کوردستان دکتۆرە پێی بوو عەنەکێکی پێ بوو چاویلکەیەکی پێ بوو بەڵام ئەم چاویلکەیە زۆرە لە کوردستان هەیە دەستەکەوێت خەڵک دەتوانێت بەدەستی بێنێ بۆی تەماشا بکە و تایبەتمەندیەکانی و ئەو چاویلکەیە چیە من نازانم ئەو چاویلکە وەک ئاماژەم پێکرد ئەم چاویلکەیە ئەبێ کە بەکارێت من نازانەوەی بەڕێز دکتۆرە کە پێی بوو کام جۆرەیە گرنگ ئەوەیە ئەبێ هەزار جار تاریکتر بێ لە چاویلکەی ئاسایی کە بۆ خۆر بەکارێنێت هەزار جار لایەنی کەم هەزار جار تاریکتر بێ اینجا ئەمە ئایا ئەو چاویلکەی من نازانم کە بەڕێزان پێی بوو بەڵام ئەبێ ئاوا بێ و وەک ئاماژەشم پێکرد نابێت لە کاتێکی زۆر چەند دقەیەک بێ ئەبێ من پێم باشە ئەوەی کە بە دیراسێکی زانستیەکە تەنها دەبێت لەگەڵ تەلەسکۆبەکانی شاکە دیراساکرێ ئەم فلتەرە هەبێ ئەجینا کاریگەری هەیە بۆ ئەو کەسەی کە دیراساکە کەواتە ئەم چاویلکەیە ئەبێتە هۆی ئەوەی فلتەری تایە کە نایەڵە تیشکە زەرمەندەکانی ئەم کاتەکە بە چای مرۆڤگا بۆ لە خۆرەوانێ کاریگەری هەبێ لەسەر تۆڕی چاو و شەبەکی چاو بۆ پێست خراپە کاکتۆر ئەوەندەی جەنابەت بزانی لە ڕاستیان من پسپۆری بواری پزیشکینیم بەڵام بەڵێ کاریگەری هەیە بە عام تیشتی خۆر لەسەر پێستوانە بەڵام ئەوەی کە زۆرتر بازەکرێ باز لە چاوەتان شتێکمان بیر نەچێت کە گرنگە لە ڕاستیە دیاردەی بە تایبەتی ئەگەر دیاردەکە دیاردەیەکی تەواوەتی خۆرگیران بێ باڵندەکان ساڵانی پێشوو کە ڕوویە ئەم دیاردەیە ڕوویە بە تایبەتی کە پێم وایە ساڵی 1990 بوو کە لە هەرێمی کوردستانیش ئەو دیاردەیە ڕوویدا کە خۆرگیرانی تەواو بوو دنیا تاریکە بێ لەبەرەوە باڵندەکانیش تا ڕادەیەکی زۆر لەیان تێگەچێ وازان شەوداتۆ بەرەو شوێنەکانی خۆیان ئەچنەوە بەرەو هێلانەکان ئەچنەوانێ ئەم مەسائلانە گرنگن لە ڕاستیە لای ئێمە لە سەدا پەنجاوێک و ئەوانەیە ئەم دیادەی زۆر نییە بڵێ تاریکیکە بەڵام لە بەعزە مەنتقە کوتم لەوانێت لە مەنتقەی لای کازاخستان ئەوانە کە ڕێژەکە لە سا 82 ئانێت تا ڕادەیەک هەندێک لە پشەوی بۆ باڵندەکانیش دروستکە بۆ ئەوەی کە لیان تێکچێت لە نێوان شەو ڕۆژە بەڵام ئەگەر حاڵەتەکە وەک وتم تەواوەتی بێ کە چەند خولەکێک زیاتر ناخایەنە طبعاً خۆرگیرانی تەواوەتی کە ئێستا ئەمڕۆ نیمچەیەکەیانە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە دنیا ترێبەک و شەوی لێدێ و باڵندەکانتان لای مرۆژ حاڵتشی نائاساییە کە ئەم دیاردەیە بەو شێوازە لە ڕۆژی ڕووناک کە بوو ڕوویا بوو بە شەو لێمان لە ماوەی چەند خولەکێکە کاکتۆر ئەم دیاردەیە هیچ کاریگەری لەسەر کەشوهەوا هەیە کاریگەرەکە سەر کەشوهەوا لەوانەیە بەو شێوەیە زۆر نەبێت یعنی بەو ڕادەیە نەبێت کەشوهەوا چونکە جەناب دەزانی کەشوهەوا زۆر با بڵێن پارامیتەر و زۆر دیاردە هەیە کە کاریگەری هەیە لەسەر کەشوهەوا بەو شێوازە لەوانێ شتێکی کەم بێ ئەو تۆ نەبێت کە باسکرێ نەخێت دیاردەیەکە زۆر موای نابینم لەسەر کەشوهەوا کاریگەری هەبێت کاکتۆر جەنابەت باس کرد کە ساڵی وا هەیە دوو سێ جار ڕۆدا ساڵی وا هەیە جارێک ڕۆدا ڕەنگە ساڵی شەبێ ڕوونەداوە نیە هیچ ساڵێ
ینی هیچ ڕوونەدا ئەوە لەسەر چ بنەمایەکە بۆ ساڵی وایە سێ جار ڕۆدا و دوو جار و ساڵی وایەتیش بەڵێ هەمووی باسمان کرد پەیوەندی بە خولگەکانەوەی خولگەی مانگ و خولگەی خۆر و ینی خولگەی زەوی و ئەم جوڵانی کە هەیە ئەمانەیە تکراری بێتوانێ و تیان ڕوئەیە و ئەم حرەکەیە کە ئەبێتەوەی ئەوە کەواتە قسەکە لەسەر ئەوەیە ڕوودانەکان هەر ئەبن بەس ئەوەیە لە ناوچەیەک ئەبینێ و جەناویش ئاماژەکە ناوچیش کە نابینرێ لە ناوچەیەک کەمترە بینێ زیاتر ئەبینرێ هەمووی پەیوەندی بە زەوی و خۆر و مانگەوە هەیە. زۆر سپاس کاکتۆر زۆر کاتم گرتی سپاس بۆ ڕوونکردنەوە زانستیانەی کە دات بە ئێمە هەندێشتی تازەم لە جەنابەت گوێ لێ بوو زۆر سپاس بۆەوەی کە لەگەڵم بووی بەڕێز دکتۆر مەریوان ئەحمەد گەردوونناس و پسپۆڕی گەردوونی سپاس بۆی کە لەگەڵم بوویت.